هەڵاتان هەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانتان پێشکەش دەکرێت. وەزارەتی پەروەردە بڕیارێکی نوێ لەبارەی تاقیکردنەوە نیشتیمانیەکانی کۆتایی ئەم ساڵ دەدات و بەرپرسێکی پەروەردەی سلێمانیش ڕای دەگەێنێت بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵ دەبێت خوێندکار پەنجەمۆر لەسەر سۆمای تاقیکردنەوەکە بکات. ماڵپەڕی لێپرسراوی تەکنیکی پەروەردەی سلێمانی بە SSN ڕاگەیاندووە بۆ تاقیکردنەوە نیشتیمانیەکانی ئەمساڵی هەردوو قۆناغی 12 ئامادەیی و نۆی بنەڕەتی بڕیارێکی نوێ دەرکرا کە هەر خوێندکارێک لە تاقیکردنەوە بەشدار بێت دەبێت پەنجەمۆر لەسەر سۆمای تاقیکردنەوەکە بکات بەر لەوەی بچێتە دەرەوە. وتیشی ئامانج لەم هەنگاوە بەرژەوەندی خوێندکارە تا جارێکی دیکە سۆماکانیان تێکەڵ بە یەکتر نەبێت و مافیان نەفەوتێت. چادرگە و دیدەوانی قوتابخانە و خوێندگەکانی سنووری بەڕێبەرایەتی پەروەردەی شارەزۆر لە نزیک گوندی میرەدێ بەڕێوە چوو کە تێیدا 23 قوتابخانە و خوێندگە بەشدار بوون بە ئامادەبوونی پەرلەمانتاران و بەڕێبەری گشتی پەروەردەی سلەیمانی و بەڕێبەری گشتی لە وەزارەتی پەروەردە و قایمقامی قەزای شارەزۆر و نوێنەری هەردوو بنەماڵەی خوا-لێخۆش بوو مام جەلال و نێوشیروان مستەفا بەڕێبەری پەروەردە و لایەنە سیاسیەکان و سەرپەرشتیاری یەکەم و سەرجەم سەرپەرشتیاران و بەڕێبەرانی فەرمانگە حکومی و ئەمنیەکانی قەزای شارەزۆر لە ژێر دروشمی دوو سەرکردە سمبولی نەتەوەیەکن یەکەی چالاکی وەرزشی و دیدەوانی پەروەردەی شارەزۆر بە چاودێری بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی و بە هاوکاری یەکەی چالاکی هونەری و هۆبەی ڕاگەاندن چادرگەی دیدەوانی گوڵا ئەستێرا ڕابەران دیدەوان بەڕێوە چوو. بۆ 23 قوتابخانە و خوێندنگەی سنووری پەروەردەی شارەزۆر کە تیاندا قەڵغانی دیدەوانی پێشکەش بە هەردوو بنەماڵە و ئەو بەڕێزانە کرا کە هاوکاری بەردەوامی کردی پەروەردە دەکەن. لەسەر ڕاستپاردەی بەڕێبەری گشتی پەروەردەی هەولێر و بە ئامادەبوونی بەڕێبەری سەرپەرشتیکردن و بەڕێبەری تەکنیکی و ئەزموونەکان و بەرپرسی ئەزموونەکان لە پەروەردەی گشتی خولێکی تایبەت بە چۆنێتی پێدانی ڕێنما تایبەتیەکانی ئەزموونی بۆ سەرپەرشتیاران و بەڕێبەر و یاریدەدەرانی قوتابخانەکان لە بەڕێبەرایەتی پەروەردەی سۆران بەڕێوەچوو. خولەکە تایبەت دەبێت بە چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ ئەزموونەکان و ڕێنمایی پێویست بە تاقیکردنەوەکان بۆ پەروەردەی قەزاکان کە سەرجەم زانیاری و ئامادەکاری ئەزموونەکان لە خۆ دەگرێت. بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی فستیڤاڵی ساڵانەی قوتابخانەی کۆستەی چەمی بنەڕەتی کردەوە کە یەکێکە لە قوتابخانەکانی هاوڕێی منداڵ. لە فستیڤاڵەکەدا چەندین کاری هونەری شێوەکاری و شانۆیی و سرود و مۆسیقا پێشکەشکرا. هەمان ڕۆژ بەڕێبەری گشتی چادرگی دیدەوانی قوتابخانەی ئایندەی ئینگلیزی بنەڕەتی بەسەر کردەوە کە یەکێکە لە قوتابخانەکانی هاوڕێی منداڵ. چادرگەکە چەندین چالاکی هونەری جۆرا و جۆری لەخۆ گرتبوو سەرجەمیشیان لەلایەن قوتابیانەوە بە سەرپەرشتی مامۆستایانی قوتابخانەکە پێشکەشکران. بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی سەردانی قوتابخانەی کورد جنیەسی ناحوکمی کرد. لە سەردانەکەدا بەڕێبەری گشتی فستیڤاڵی زانستی قوتابخانەکەی بەسەر کردەوە کە چەندین تاقیکردنەوە و کاری زانستی تێدا نمایشکرا بوو. مامۆستا دڵشاد دەستخۆشی لە بەڕێوەبەر و مامۆستایان و خوێندکارانی قوتابخانەکە کرد و هیوای سەرکەوتن و پێشکەوتنی بەردەوامی بۆ خواستن. بە ئامادەبوونی بەڕێبەری ناحیەی بنگرد و بەڕێبەری پەروەردەی دوکان و ژمارەیەک سەرپەرشتیاری پەروەردەی و سەرپەرشتیاری هونەری و لێپرسرا و ستافی یەکەی چالاکی هونەری و بەڕێبەر و مامۆستایان و قوتابیان پێشانگای هاوبەشی ساڵانەی هونەری شێوەکاری قوتابیانی قوتابخانە و خوێندنگەکان و باخچەی مناڵانی جریوە لە ناحیەی بنگرد بەڕێوە چوو. پێشانگاکە بریتی بوو لە کۆمەڵەکاری هونەری کاری دەستی و جوان و ناوازی قوتابیان. دەستگای نیشتەجێکردنی هەرەوەزی بە دروشمی پێکەوە بۆ پاڵپشتی پرۆسەی پەروەردە بەردەوامە لە کارەمرۆیەکانی لە تازەترین کاریشیدا 250 کورسی خوێندنی بۆ قوتابخانە و خوێندنگەکانی سلێمانی دابین کرد. بەڕێبەرێتی گەنجینەکانی سەر بە بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیش
بەسەر 10 قوتابخانەدا دابەشی کرد. پێشتر هەمان دامەزراوە لە سەرەتای پیرۆسەی خوێندنی ئەم ساڵدا 264 وایتبۆردی بۆ قوتابخانەکانی سلێمانی دابین کردووە. لای خۆشیەوە یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سەردانی بەڕێوەبەری گەنجینەکانی کرد و دەستخۆشی لە ستافی دەستگای نیشتەجێکردنی هەرەوەزی کرد. هیوای خواست بەردەوامن لە خزمەتکردنی کەرتی پەروەردە. بە ئامادەبوونی میوانان و مامۆستایان و مناڵانی باخچەکە باخچەی منداڵانی کازیوە فستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا. لە فستیڤاڵەکەدا چەندین چالاکی سرود و گۆرانی و شانۆگەری پێشکەشکران. هاوکات باخچەی منداڵانی خۆر بە ئامادەبوونی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی و سەرپەرشتیاری هونەری و میوانان و مامۆستایان و فستیڤاڵی ساڵانەی خۆی ساز کرد. لە فستیڤاڵەکەدا سرود و گۆرانی و شانۆگەری نمایشکران. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانتان پێشکەشکرا کاتێکی شاد.